الحمد لله مكتبێکی زۆر باشە بەڕاستی. الحمد لله مكتبێکی زۆر باشە بەڕاستی مناڵەکەی من زۆر پێشکەوتووە، یعنی لە مەکتەبەکەی کە چونکە بایکۆت بوو هێنامە ئێرە ئیمساڵ بەڕاستی سوادێکی زۆری کردووە، هەم لە ڕووی پەروەردەی و هەم لە ڕووی تێکەڵبوونی خەڵکیشەوە زۆری سوادێکی بەڕاستی ئەم کۆبوونانەی زۆر زۆر چاکە بۆ مناڵەکان، بۆ دایک و باوک لە ئاسی مناڵەکان تێبگەم بزان چییە چی نییە. بەڕاستی من هەتا سەر ئێسخان مەکتەبەکەم قوبوڵە. سەلامت چاوە من وەکو دایکی خوێندکارێکی قوتابخانەی جیهان بەڕاستی سپاس و پێزانینم هەیە، زۆر جێگەی دڵخۆشیە ئەم کۆمەڵگە جوانە بۆ ئێمە مناڵەکانمان لە ڕووی پەروەردە و زانستەوە لە هەموو ڕوویەکەوە پێشکەوتنێکی زۆریان پێوە دیارە و ئێمە جگە لە دەستخۆشی سپاس و بێزانی هیچ شتێکترمان نییە. ئەم کۆبوونەوانش کە ئەکرێ بۆ دایک و باوکەوەن و بەخێوکارانی قوتابیەکان جێگەی دەستخۆشی پێزانینە، چونکە ئێمە هەر شتێکمان بوێ بەکراوەی ئەتوانین لەگەڵ مامۆستاکانە گفتوگۆی لەگەڵا بکەین.